بەڵازیزان دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکەمان کە ئەویش قسەکردنە لەسەر گرفتی کەماوی قەزای چەمچەماڵ. لە چەمچەماڵەوە میوانێکی تایبەتمان دەبێت، ئەویش بەڕێز ئیرەج حەمەشەریف لێپرسراوی بەشی پلاندانان لە فەرمانگەی ئاوی چەمچەماڵ. کاگیرەج سڵاوی خوا لێبێتم، کاتت باش، سپاس بەوە دەرفەتی کە بە ئێمەت بەخشی بە یەکسەر لێەوە دەست پێ بکەین لەسەر دەنگ و باسی ئاوی چەمچەماڵ. ئایا ئەو ماوەی پێشوو کە هەندێک دەنگ و باسە بوو لەسەر گرفتی کەماوی ئێستاژەم گرفتە بەردەوامەوە هۆکارەکانی بۆچی ئەگەڕێتەوە؟ سڵاوی خوای گەورەش لە ئێوەش و لەسەر چەند بینەرەکانتان بێ. دیارە گرفتی کەماوی لە قەزای چەمچەماڵە بڵم بۆ زیاتر لە 30 ساڵ ئەگەڕێتەوە، ڕەنگە بڵم پێشووتری ژەوکی کێشەیە هەبووە. لەبەرەوەی لە چەمچەماڵ سەرچاوەی ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەویتیان نیە، بۆیە بە بەردەوامە بێ پشت بە ئاوی شوێنی تر ببەستێ. بۆ نمونە چەند بیرێکمان هەیە لە بانی مەقان کە ناو شاری چەمچەماڵ نین، پێشتر لە ساڵانی هەشتاکان وانات پشت بە و بیرانە بەسراوە و لە کانی شەیتان و دۆڵی بازیان چەند بیرێکمان هەیە پشتمان پێبەستون و بەشێکیش لە ئاوی هێڵی دوی دوکان سلێمانی ئەدرێ بە چەمچەماڵ. سەرجەمی توانای ئەم بیرانە و ئەو بەشە ئاوەی کە لە هێڵی دوی دوکان سلێمانی وەرەگرین بە هەموویەوە تقریبان ناگاتە یەک لە سەرسەی پێداویستی خەڵکی چەمچەماڵ و شۆرش و تەکێکە حەوزەی چەمچەماڵە و پێویستیان بە ئاو هەیە. ئەم کەمێتە ئاوە بەشی پێداویستی ژیانی ئەوانە ناکە. ئێمە لە ئێسایە پێویستمان بە زیاتر لە 6,000 مەتر سێجا ئاو هەیە بە هەموو ئەو سەرچاوانەی کە هەمانەوە و ئاوەی کە لە هێڵی دوی دوکان سلێمانی وەرەگرین تقریبان بە هەمویانەوە بڵم نزیکە بێتە لە 20 بۆ 25,000 مەتر سێجا ئاو. لەبەرەوە ئەم گرفتە بەردەوامی هەیە و بۆ ئەوەش پێشنیار کراوە و چەندین جار ئەمە دووبارە کراوەتەوە کە ئەم کێشەیە پێویستی بە جێبەجێکردنی پرۆژێ ئاوی گۆبتە بە چەمچەماڵ هەیە بۆ ئەوەی ئەم کێشەیە بە یەکجارێکی چارەسەر ببێ. زۆر باشە کاگیرەج، ئەگەر بێت و ئەم دۆخە چارەسەر نەکرێت لە مانگی 7 و 8دا دۆخی هاوڵاتیانی چەمچەماڵ زۆر خراپ دەبێت. ئایا ئێوە هیچ چارەسەرێکتان پێ، هیچ ڕێگەیەکیتان گرتووەتە بەرکە لەم مانگانەدا بتوان کێشەی ئەم کەماویە حەل بکەن؟ ئەوەی ڕاستی بێ ئێمە حالێن پێش مانگی 7 و 8 و 9 ئێمە لە ئێستا لە کێشەین. ئێستا سرەی ئاو لە گەڕەکانی چەمچەماڵ لە ئەو گەڕەکانی کە ئاو لە خەزانی بانی مەقان و ئەوانی لە حەوزەکانی شۆڕش ئاو وەرەگرن سرەی ئاو گەیشتۆتە 9 ڕۆژ بۆ 10 ڕۆژ. ئەمە خۆی کێشەی تر لەمە کێشە گەورەتر ینی مەگەر ئەوەی کە بڵێ یەکجار خەڵک ڕەوکەن و شارەکە بەجێ بێڵن. لە مانگی 7 و 8 بەتاکید خراپترە بێت چونکە مەوسمێکی گەرمە و ئێمە پشمان بەو هێڵی دوی دوکان سلێمانیە بەستووە کە ئەوی بە بەردەوام عەتەڵات و کێشەی هەیە و ناتوانێت بە کەفاعەتی خۆی ئاودا بین بکە. ئێمە پار پێرار بڵم لە 2004 ئێمە بە بەردەوام یاداشە دەدەین حکوومەت. ئێمە ئەم ساڵ لە مانگی 1 و 2 یاداشتێکمان بەناوی فەرمانگەی ئاوی چەمچەماڵ و شۆڕش و تەکێ داوەتە سەروی خۆمان لە قایم خامێت لە بەڕێوەبەراتی ئاوی دەوروبەر و تومانە کێشەکە بەرەو تەقینەوە چێ لەم هاوینەیە لەبەرەوەی ساڵ بە ساڵ پێداویستی ئاو زیاترەکە و ئەو گۆڕانی کە ئاو نەخلەکەن ساڵ بە ساڵە تەمەنیان زیاتر ئەڕوا و داخورانی زۆری تایە. ئەم بۆڕانە زیاتر لە بڵم 34 ساڵ زیاتر لە ژێر خاکان تەمەنی بۆڕەکە خۆی 25 ساڵە بۆڕی ئاسنە، بەڵام لە ساڵی 1986 داراوە تا ئێستا سیانەیەکی وا نەکراوە. لیشی هەیە زیێدەڕۆیی کراوەتە سەر و توانای نەقلی ئاوی نییە و ئەو بەشە ئاوەش کە لە هێڵی دوی دوکان سلێمانی بۆمان دێ زۆر کەمە. بە ئێمە کە قەزای چەمچەماڵ و ناحی تەکیە و ناحی شۆڕژ لەگەڵ دۆڵی بازیان بە بازیان خۆی بەردە قارەمان گۆپاڵە ئەڵایی بەم حەوشوێنە ئێمە 30,000 مەتر سێجا ئاومان لە شەو ڕۆژێکا بۆ دێ زۆر جا لەو بەڕەش کەمتریش دێ. ئێمە تەنها بۆ سنووری چەمچەماڵ و شۆڕش و تەکێ پێویستمان بە 6,000 مەتر سێجا هەیە جگە لە دۆڵی بازیان کە ئەوانش پێداویستی خۆیانیان هەیە و بە جۆرەی کەسافەی سوخانی و ئەو ئاوی کە خۆیان هانە. ئێمە داوامان کردووە لە ئێستایە ئەم بڕعاوی کە لە هێڵی دوی دوکان سلێمانی بۆمان دێ زیاد بکرێ و ئەم بۆڕێن وەژەن بکەنەوە کە بتوانێت توانای نەقلی ئاوی هەبێ و بە بەردەوام لێچوون و شکاوی نەبێ و بۆ ئەم ساڵ پێویستمان بە تانکەرین هەیە
زیاتر لە 8,000 متر سێجا ئاو بدرێ بە لە شۆرش و چەمچەماڵ و تەکێ بەتانکەرین دابەش بکرێ بەسەر خەڵکا بۆ ئەو شورانی کە ناتوانین لە هەفتەیە زیاتر ئاوام دێنێ. ئەگەر حکوومەت ئەم ڕێگە چارانە بگرێتە بەرەتوانی بڵێم ئەمساڵ ڕەنگە بتوانین بەڕێ بکەین، بەڵام ئەم گرفتار وە خۆی مێنێتەوە و چارەسەر نابێ هەتا پرۆژەیەمان بەتەواتی بۆ جێبەجێ نەکەن پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ کە توانە دابینکردنی ئاوی هەیە بۆ ناحیەی ئاغجەلەر و ناحیەی تەکێ و شۆرش و چەمچەماڵ و ئەو گوندانی کە لەسەر ڕێگەی بۆ ڕێکەن. ئەم پرۆژەیە سوودەگەێنێ بە سنووری قەزای چەمچەماڵ بە کاملی وەجگە لەوەش بۆ سلێمانیش سوودی هەیە. ئەو 30,000 متر سێجایی کە ئێستا بەڕێوەبەراتی ئاوی سلێمانی ئیدا بێمە و کاتە توانن دابش بکەن لە سلێمانی و گەڕەکانی سلێمانی ئەو کاتە کێشەکەیوانی ڕەنگە تۆزە چارەسەر ببێ. زۆر باشە کاگیرێت کەواتە و پرۆژەی کە چەندین ساڵ لەمەوە پێش دەرچوو بۆ چەمچەماڵ هەمان پرۆژە بوو کە بوجەکەشی بۆ تەرخان کرد، هەمان پرۆژە بوو کە پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵە وایە ئێستا سەرچاوی ئاوی چەمچەماڵ لەکوێوە دێت و ئەم پرۆژەی کە پێشتر دەرچووە بوجەکەشی بۆ تەرخان کراوە دیاری کراوە چی لێ هات بۆچی جێبەجێ نەکرا وەڵامی لایەنە پەیوەندیدارەکان چی بووە؟ ئەوەی ئێمە ئاگاداری بین تەبان ئەوانی کەوێتە بەردەست ئێمە بە شێوەیەکی ڕسمی ئێمە توانین بڵین ئاگاداری ئەوە نین. ئەم پرۆژەیە لە ساڵی 2011 و 12 لەبەرەوەی پرۆژەکە قرار وا بە 2 ساڵ تەواو بێت لە 2 ساڵا بودجەکەی بە کاملی بۆ تەرخان کرا کە 130 میلیارد دینارە بە هەردوو ساڵەکە. ئەم پرۆژەیە درا بە 2 کۆمپانیا بە 134 میلیارد دینار. ئیحالە کرا و دەستیان کرد بە ئیشی ئۆفیسی، ئیشی سەر قەڵەم و کاغەز و ناو ئۆفیس ڕیدیزاین و پێداچوونەوە بە دیزاینەکەی و ئەمانە. دوای 6 بۆ 8 مانگ بڵە ئیشی ئۆفیسی پرۆژەکە وەستا و بە یەکجاری ئیشتیا وەستا و ئەوە بوو شەڕی داعشیش بەسەرا هات کە پارە نەمایتر نازانین ئەم پارەی کە تەرخان کرا بۆم پرۆژەیە ئایا حکوومەت داوەتی بەچی ئێمە ئاگاداری ئەوە نین، بەڵام لەسەر کاغەز ئێمە ئەو بودجەیەمان بینیوە کە لە بودجەی ساڵی 2011 و 12 بڕی 130 میلیارد دیناری بۆ تەرخان کراوە و درا بە 2 کۆمپانیاش کۆمپانیایکی ناوخۆی و کۆمپانیایکی تورکی. دوای ئەوەی کە هیچ ئیشێکیان لە ئەرزی واقعیان نەکرد بەڵام ئیشی ئۆفیسیان بۆ ماوەی 8 مانگتیا کرد پرۆژەکە ڕاگیرا و دواتر بێجای لەو کۆمپانیانە سەررا و نەدراوە بە هیچ کۆمپانیایکی کە سەبارەت بەوەی پرسیاری دووەم میشت من پێشتر ئاماژەم پێکرد کە ئێمە سەرچاوی ئامان چەند بیرێکە لە بانی مەقان و کانی شەیتان و هێڵی دوی دوکان سلێمانی لەگەڵ 200 متر مکعب لە 2 ساعاتێکە کە کۆمپانیای ماسەمانداتێ و فیلتەرەکەین و ئەدین بەقڵک. ئێمە بە هەموو ئەو سەرچاوانەی کە لە بەردەستمانە ئێستا 20 بۆ 25,000 متر سێجا ئاومان هەیە لە شەو ڕۆژەکە، بەڵام ئێمە پێویستمان بە 6,000 متر سێجا ئاو هەیە بۆ ئەی بتوانین لانی کەم هەفتەی 2 جار ئاو دەین بە هەڵاتیان، یعنی پێداویستی هاوڵاتیان لە ئاو پڕ بکەینەوە. زۆر باشە کاگیرێت کەواتەوە پرۆژەیە کە کۆمپانیاکانیش لەسەر قەڵەم و کاغەز و ئۆفیس و ئەمانەکاریان تێکرد کاریان تێدا کردووە کۆمپانیاکان چیان لێ هات وەڵامیان چی بوو خۆ ئەگەر قەرار بێت پارەیان پێ نەدرابێت دەبێت ئەوان سکاڵایان هەبێت لەسەرەوەی کە دوجار هەندێک کاری ئیداریش بێتیانە کردویانەوە پێویستە سولفەیەکی تیاوەرگن وایە ئەگەر پارەیان وەرگرتووە ئەی لایەنە پەیوەندیدارەکان بۆ سکاڵا لەسەر کۆمپانیاکان تۆمار ناکەن 2004 نووسێ و تۆزەکە ئیشەش کە لەسەری کراوە چی لێ هات؟ وەکو عەرزم کردن ئیشی ئۆفیسی تیاکراوە، ینی ئیش لەسەر قەڵەم و کاغەز و لەسەر مەسح و ئەوانە، ینی ئیشی سەر عەرزی حاڵ نەکراوە. ئەوە و کۆمپانیانە وەکو من ئاگادار بم هەرچەند من لەو لە لیژنەیە نەبوومە کە سەرپەرشتی پرۆژەکەی کردووە و ئەتوانن بۆەوە لیژنەی سەرپەرشتیار بانکەن کە ئایا ئەمە لەسەر چیە کۆمپانیایە بۆ ماوەی 8 مانگ ئەم کاری کردو و دواتر کارەکەی لێ سەرراوەوە یاوە دەستی لە کارێکی هەڵگرتووە ئەوە ئەتوانن لەگەڵ ئەو لیژنەیە قسە بکەن کە سەرپەرشتی پرۆژەکەی کردووە لەگەڵ کۆمپانیاکان، بەڵام ئەوەی ئێمە ئاگادار بین هیچ ئیشێکی لەسەر واقع حاڵتیان نەکرا تەنها ئیشی ئۆفیسی تیاکراوە و لەسەر گۆڕانکاری و چۆن و چەنداتی پرۆژەکە ڕەنگە ئیشکالان هەبوو بێ و دواتر کە شەڕی داعش هات بەسەر و پارە نەمایە بە یەکجاری وازان لێ پرۆژەکەی هێنا و حکوومەت پرۆژەکەی لێ سەردوونەتەوە. زۆر باشە کەواتە لە ئێستادا کە هەندێک پەرلەمانتاریش قسەیان لەسەر گرفتەکەی ئێوە کردووە ئێوە چۆن ڕێگایەکتان گرتووەتە بەر ئایا تەنها لە شوێنی خۆتان نووسراوی فەرمی بەرز دەکەنەوە یان ناچووکە ڕەنگە سبەی دوو سبەی کە بارودۆ خراپتر بێت خەڵک تینی بۆ دێ
کاگیرە خەڵ دێتە سەر شەقامەکان خەڵکی چەمچەماڵتان لێ هەڵدەستێ ئێوە پلانتان چییە؟ چیتان کردووە چی بەلایەنی پەیوەندیداڕۆن ئەمە لە دەستی ئەنجومەنی وەزیرانە یا لە دەستی پەرلەمانچارەکان و پەرلەمانە چکە هەندێک پەرلەمانچار ئێستا خۆیان فشار دروستەکەن بۆی کام گرفتتان بۆ چارەسەر بکرێت. برای بەڕێزمەوەی کە لە لای ئێمەیە ئێمە فەرمانگای چەمسۆماڵ ئێمە دوو مەزدەری ینی دوو مەرجەمان هەیە قامەتی قەزای چەمسۆماڵەوە کولانی ئیداری قەزاکە دوو بەڕێبەتی خۆمانە لە بەڕێبەتی ئای دەوروبەری سلێمانی ئێمە پێشتر لە مانگ 1 و 2 ئێمە نووسراومان کردو کەوتومان ئەم کێشەیە هەیە ئەم کێشەیە چەندی ساڵە بەردەوام بڕواناکەم کەچی شەبێ لەسەر ئاستی هەموو حکوومەتی هەرێم کە نەزانێت ئەم کێشەی ئاوی چەمچەماڵە بە بەردەوام هەموو ساڵێک هەیە و ئێمە نووسراومان کردووە هەموو شوێنێکمان لێ ئاگادار کردوێتەوە بۆ بە بەردەوام لە ڕادوێ لە تەلەڤیزیۆن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە کۆڕ و کۆبوونەوەکان لە دانیشتە فەرمیەکانی حکوومەت لە هەموو شوێنە تەرەحمان کردووە لە هەموو شوێنە باسی ئەم کێشەیەمان کردووە بەداخەوە ئەبێ هەموو جارە بڵێن بەداخەوە دەسەڵات لە حکوومەتە تەنها لای سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەتە بۆ ئەم پرۆژەیە ئەوان ئەتوانن قەراری لێ بدەن کە ئایا ئەم پرۆژەیە ئەکەن بۆ چەمچەماڵ ئەم خەڵکی ئەم شارە ڕزگارەکەن لە بێ ئاوێ یان نایکەن ئەمە نە بە دەسەڵاتی ئێمە و نە بە فەرمانکەی ئێمە و نە بە دەسەڵاتی ئەو دەسەڵاتش کە لە قەزاکەمان و لە محافزەکەشمان هەیە ناتوانین ئەم کێشەیە چارەسەر بکەین بۆ ساڵی داهات و 2 ساڵی داهات و ئێستا دەست پێ بە ئیشکردن لە پرۆژەی ئاوی گۆبتەبە چەمچەماڵ پێویستمان بە 2 بۆ 3 ساڵ هەیە بۆی ئەم خەڵک لە بیاوێ ڕزگار بکەین بۆ ئەم 2 ساڵەش ئەبێ لایەنە پەیوەنددارەکانەوانی کە دەسەڵاتیان هەیە لە پارێزگای سلێمانیە لە حکوومەتە ئەبێ هەوڵە لەگەڵ ئاوی سلێمانی بدەن کە ئەو بەشە ئاوەی کاریدا بە چەمچەماڵ دۆڵی بازیان زیادی بکە بیگەن هەلانی کەم بیکەن بە 50,000 متر سێجار لە شەو ڕۆژێکا بۆی هەریز نەبێ بتوانین بەشی خواردنەوەی ئاوی هاوڵاتیان دابین بکەین. کەواتە حکوومەت و لایەنی بەرپرس بۆچی هەوڵێک نایەن یاخود نایەن بەدەم چارەسەرکردنی ئەم کێشەیەوە لە کاتێکدا کە ئەمەش مەترسی بۆ سەر ژیانی هاوڵاتیانی قەزاکە هەیە بەڕێستان و کارەکەی بۆچی ئەگەڕێنەوە؟ واللهی دەهدەجان ئەوە ئەتوانی لەوان بپرسی ئایا بۆ بەتەنگ ئەم کێشەیەوە نان وەڵای ئێمەش تیاماوین ینی نازانین بەڕاستی نازانین ئایا دەنگمان نابیستن ئایا دەنگی بە قەزایکی کەوری 200,000 کەسی نابیستن کە بە بەردەوام و بە بەردەوام 30 ساڵە هاوارەکە لە بێ ئاوین یان قەنەعەتیان پێ نییە بە قسەکانمان یان ئەوەیە پارەیان لە بەردەسانیە بۆ ئەگەر بڵێ پارە لە بەردەسانیە چەندها پرۆژەی هاوشێوە لە شارەکانی کەو لە شوێنی کە کراوە بەڕاستی شتی وا کراوە ڕەنگە هیچ ئەهەمیەتێکی ناڵم هیچ ئەهەمیەتێکی نەبێ بەڵام بەقەت ئاوی خواردنەوەی هاوڵاتی گرنگ نییە ئەوانەی کە ئەوان ئەو بودجە بەلاحانی تا سەرفەکەن بەڵام ئایا بۆ ئەم قەزایە نایکەن بۆ خەڵکی ئەم شوێنە نایکەن نازانم منیش بەڕاستی ئەو پرسیارە لە ڕێگەیەوە لە ئەو برابە ڕێزاناکەم لە حکوومەت لە وەزارەت و تاگات ئەنجومەنی وەزیران و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی ئایا گرنگ نییە یا خەڵکی ئەم وڵاتەتان بەلاو گرنگ نییە یان نازانم چۆنە بەڕاستی کەواتە گرفتەکە تا ئێستا دیار نییە بۆچی ئەگەڕێتەوە زۆر باشە کاگیرەت ئێمە پرسیارمان نەماوە خۆت لێرە داواکاریەکت لێرە ماوە هەم بۆ هاوڵاتیان لەوەی کە لەم کاتیان ڕاستە گرفت هەیە خەتای هاوڵاتی نییە بەڵام 2000 ڕەنگە چارەسەرەکەت لای هاوڵاتی بێچکە حکوومەت بێ باکە و گوێ لێنە 30 ساڵە هاوار دەکەن گرنگترین ڕێنمایەکانتان بۆ هاوڵاتیان لەم کاتیا چۆن بە تایبەتی دەست بگرن بە ئاوەوە ئەگەر نەبێتەوە ڕێنمایانی کە لە سلێمانی بڵاوکرا و دوجار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کۆڵێکتان و تەشەری بە شوێن هێنا ئێوە گرنگترین ڕێنمایەکانتان بۆ هاوڵاتیانی چەمچەماڵ چییە؟ وڵی ڕێنمایەکانمان بۆ هاوڵاتیان هەتا ئەتوانن دەست بە ئاوە بگرن هەرچەند ئێمە ئەو ئاوی کاتاندێنێ بەشی پێویستی ڕۆژانەی خۆتان ناکە بە داوای لێبوردنەوە پێتانەڵی نەڵین دەست بە ئاوە بگرن ئەو کەسانی کە ڕەنگە تۆڕەکان تۆزە باشتر بیا شوێنی ماڵەکانیان چاڵتر بێ زیاتر ئاویان پێ بگاوە لەو شوێنانی کە بەرزنیان نهایەتی شەو تۆڕەکانی ئاون تکایە ئەگاتان لە دراوسەکانتان بێەوە بەکارێنانی ئاو تۆزە کەم بکەنەوە تا بتوانین ئەم قەیرانە بەم 2-3 مانگە تێ بپەڕێنین و بەشک بۆ ساڵی ئایندە حکوومەت بتوانێت چارەسەرێکی کێشەکەتان بکە زۆر داوای لێبوردنیش لە هاوڵاتیانەکەین ئەوەی کە لە توانای ئێمەیە بووە ئەو لێ توانای ئێمە هەیە هەر ئەوەندەیە کە شەو ڕۆژ لە خزمەتیانای ئەوەندەمان پێکرێ ئەبووی کە لە توانای ئێمەش نەبێ بە سەراحەت پێمان وتون کاکە وەڵاهی چارەسەری کێشەکەتان بە ئێمە ناکرێ
ئێمە ئەوەندەی کە لە توانامان هەیە بۆتانەکەی سەرسەر و سەرچاو بەڵام کە لە توانای ئێمە دەرچوو بەڕاستی ناتوانین بۆتان جێبەجێ بکەین زۆر داوای لێبوردندا هاوڵاتیانی خۆمانەکەی زۆر باشە کاگیرێت زۆر سپاس دەکەین سپاس لەوەی کە لە چەمچەماڵەوە میوانمان بووی بۆ هیوایی کامە جۆرە سزایەک نەبێت لەلایەن حکوومەت هێرێمی کوردستانەوە کە بەشێک لە ناوچە جیاوازەکانی هەرێم زۆر جار دەگرێتەوە ئێستش لەم خزمەت گوزاریەدا قەزای چەمچەماڵی گرتوێتەوە خۆ تاماژەر پێکرسی ساڵە گرفتی کەماویتانێت لە 2011 پرۆژە دەرچووە بودجێ بۆ تەرخانکرا بەڵام بەداخەوە تا ئێستا حکوومەت هێرێمی کوردستان وەڵامێکی جدی و ڕێکوپێکی بۆم گرفتە نییە کە چەندین جاریش پەرلەمانتاران ئەمەیان کردوێتە پرسیار و ئاڕاستەی ئەنجومەنی وەزیرانیان کردووە زۆر سپاس دەکەین جارێکی دیکە لەوەی کە لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بوویت.